یوسف محەممەد یاریزانێکە کە بەهرەی پێیەکان یا توانای پێیەکانی جیاوازە لەوانی دیکە با پێکەوە بینەری راپۆرتێک بین لەسەر بەهرەی پێیەکانی یوسف محەممەدی یاریزان. یوسف محەممەد بە لێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی نەورۆزی تۆمار کرد. یوسف محەممەد بە لێدانی ڕاستەوخۆ توانی گۆڵ یەکەم بۆ لاوانی نەورۆز تۆمار بکات. بێگومان من ڕۆژانە لە کای تەمرینە کاپتن سەفا مەشقم پێدەگا لە دوای تەمرین ئەوەیتە من و یەک دوو یاریزانی تر مەشق لەسەم و لێدانە ڕاستەوخۆکانەکەن. سوپاس بۆ خوای گەورە من هەر خۆم ئەو بەهرەیەم تایە قاچم بە خۆترە. ئیتر سوپاس بۆخوا کاپتن سەفاش زۆر هاوکارم بووە. ئیتر منیش بەردەوام هەموو ڕۆژە مەشقەکەم. یوسف محەممەد توانی گۆڵ یەکەم و پێشکەوتنی لاوانی نەورۆز تۆمار کرد. یوسف محەممەد بە لێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی نەورۆزی تۆمار کرد. تۆپێ جەماعیە یاریزانەکان زۆر هاوکارم بوونە بەتای اینجا مدەڕیبش مدەڕیب زۆر مەشقم پێدەکا لە لێدانە ڕاستەوخۆکان. اینجا گەنە براکەشم برا کەیوان برام زۆر مەشقم پێدەکا. ئیتر سوپاس بەخوا سەرکەوتوومەێ. لاوانی نەورۆز لە ڕێگەی لێدانێکی ڕاستەوخۆوە بە شێوەیەکی نایاب لە ڕێگەی یاریزان یوسف محەممەد لە خولەکی سیویەک توانی گۆڵی یەکەم تۆمار بکەن. وەشی هەڵۆ چەند یاریزانێکی هێناوەتە ڕیزیانەکانەوە کەیکی لەوانە خۆمەوە چەند یاریزانێکی کە لە خولی نایابە یاریان کردووە. وەستان لە پشتی لێدانە ڕاستەوخۆکان ڕەنگە بۆ هەر یاریزانێک کارێکی ئاسان بێت بەهۆی ئەوەی گۆڵ تۆمارکردن ڕێژەیە. بەڵام کاتێک پێیەکانی یوسف لێدانەکان یەکلایی دەکاتەوە ئەوە بەهرە و توانای یوسف دەردەخات و مەترسی لەسەر گۆڵی تیپی بەرامبەر و گۆڵپارێز دروست دەکات. یوسف محەممەد لە تیپی لاوانی نەورۆز ژمارە 5 دەپۆشێت و 5 گۆڵی تۆمار کردووە و هەر 5 گۆڵەکەشی بە لێدانی ڕاستەوخۆ بووە. حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر.